جاوە یاشتوای نۆم دا هیچ خاڵێ نەدیم بەێنەی خاڵی توان نەما 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 نەمایان دەگەڵا من بمرم کە جەزایەوە هەر بمێنن ئای بیمای لە چرکەی بولبول لە چرکەی بولبول لەنا لیکە و لە چرکەی بولبول لەنا لیکە و بێدەنگی شمشاڵ شنای باشە شنای باشە شنای باشە و لەبەر بەیانە ئەدا لە چیای ئەدا لە چیای ئەو کوردستانە سەدای ئاسیا و چین سەدای ئاسیا و چین مەیا ئەوەی پەیان ئاسیا و خاڵیان ئاسیاوای خاڵیان جانۆ بەتەن سەدای شومی چارم لەم کەمیا خباڵی هەر جارێ فرسەتێک هەر جارێ فرسەتێک جەمن یانە خاڵی ئافەی مەحمەد غريب ديالا جاي غريبي مكوشة وكنارة نما 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 يا مولا ما